بەپێی مادە 434 لە یاسای سزاکانی عراقی ڕاگیراوە و ئێستا حالیان دەست بەسەر و ڕاگیراوە لە بنکەی پۆلیسی بەختیاری لەسەر کارێکی راپۆرتێکی ڕۆژنامەوانی. طبعا ئەمە سەرپێچی یاسایە دەبوو بەپێی مادە 9 فقرە 5 لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵدا بکرێت، بەڵام بەداخەوە بۆ مادەیەکرایە، بەڵام ئێمە لە 2000 ئینشاءڵڵا ئەمە هەوڵ دەدەین مادەکە بگۆڕێت، داوا لە دادوەری دادگای کۆڕینەوەی هەولێر دەکەین کە ئەو مادەی بگۆڕێت. ڕۆژانە سەرپێچیانە بەڕاستی لەلایەن دادگاکان هەندێک شت ڕوو دەدا کە سەرپێچی یاسایی زۆر ڕوو دەدا. هیوادارین لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکی دادگای تێڵچوونەوەی نوێی هەولێر ئەم سەرپێچیانە چارەسەر بکاتن و هەروە خاڵێکی تریش بەڕاستی ئێمە پارێزەران بەگشتی دەتوانم بڵێم ئەمە گلەی و گازەندەی زۆرمان هەیە لەسەر شێوازی مامەڵەکردنی بەڕاست دادگاکان بە تایبەتی لە دادگاکانی لێکۆڕینەوە دادوەرەکانی دادگای لێکۆڕینەوە زۆر خەریکە بە ئەستەم دێڵن مەحامی بیستە ژوورەوە کە وەشکارێکی خراپە لەبەرەوەی ئێمە هەمومان ئوسرەت القەضا ئەمان پێدەگوترێت، ئەوان قەضا جالسن، ئەمە قەضا واقف و متحرکین. لێ هەم کاری دادگا ڕای نابێ نایاسایی دەبێت کە پارێزەر ڕێگری لێ بکرێت و هەم دۆسەکان مەزای خۆی قانونی وەرناگرێت.